سڵاوتان ببینیرانی شارپرێس لە ماوەی ئەم هەفتەیە ڕابردوودا لە ئەنجامی هێرشەکانی تیرۆریستی داعش ژمارەیەک پێشمەرگە شەهید و بریندار بوون. تا شەوی ڕابردووش هێرشەکانی داعش بەردەوامی هەبوو. دەپرسینم هێرشانە هێرشێکی ئاسایی ئەو ڕێکخراوان یاخود پلانگێڕیەکە و دژی هەرێمی کوردستان لە ئارادایە. گفتوگوی بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز بەڵان بۆ محەممەد ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لە شاری هەولێرە و بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک باڵان بۆ سڵاوت لەبێ ئەم کاتت باش بۆ چوونی بەڕێزت سەبارەت بە هێرشەکانی ئەم دواییەی ڕێکخراوی تیرۆریستی داعش و هۆکاری سەر هەڵدانەوەی ئەو گروپە چییە؟ کاک باڵان بەمانە خۆی بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ڕۆحی سەرجەم شەر بەڵێ گوێم لێتانە بەلای خۆی بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایە ڕۆحی سەرجەم شەیدانی ڕێگای ڕزق شاد دەکات. بەداخەوەکو هەموومان دەزانین لەم چەند هەفتەی ئەخیردا چەکدارانی تیرۆریستی داعش کردەوە تیرۆریستیەکانیان شڕ کردوەوە بۆ سەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان و خەڵکی سیڤیلی ناوچە جێناکۆکەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە وەکو هەموومان ئەزانین بەداخەوە درەنگ کارکردن لەسەر ئەوەی کە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق کار لەسەر ئەوە بکەن کە ئەو زۆنەی کە دروست بووە بە زۆنی فەراغی ئەمنی ناو ئەبرێت هەوڵ بدرێت بۆ پڕکردنەوەی ئەو فەراغە و هەوڵ بدرێت هەماهەنگی لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراقدا دروست بکرێ. بەڵام ئەمە بەداخەوە تەئەخیر کراوە کارێکی جدی لەسەر نەکراتە ئەم کارەساتە نەخوازراوانی ئەم دوایەی لێکەوتەوە. ئەمە ئەتوانین بڵێن ڕوویەکێتی ڕۆکەی کەشی بەداخەوە ئەبینین ئێستا لە عێراقدا دوای ئەم هەڵبژاردنەی دوایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ئێستا نەتوانراوە نەتیجەکان یەکلایی بکرێتەوە و ئەمەش چۆن ئەڵێ یعنی خەلەلێکی دروست کردووە لەوەی کە حکوومەتی ئایندە یان ئەو حکوومەتەی کە لە ئایندەدا دەست بەکار ئەکا پلان و بەرنامەی خۆی بۆ کۆتایی هێنان بەم شەڕ و بەم کردە تیرۆریستیانی چەکدارانی داعش لە عێراق و بە گشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی بهێنرێت. بەڵێ کاک باڵان بوو باز لەوا کرێت کە ئەو هێرشانە زۆر لەوە گەورەترێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان باسی لێوە دەکەن باز لە پلانگێڕیەک دەکرێت پلانگێڕیەکی ناوخۆیی هەرێمی دەکرێت دژی هەرێمی کوردستان و لە کاتێکیشدا باز لەوە دەکرێت کە ئەم چەکدارانەی کە ئەم هێرشانەی ئەم ماوەی ڕابردوو کە ئەنجام دراون ئەم چەکدارانە بە کۆپتەر ئەهێنرێندا ئەوەزێنرێن و چالاکیەکان ئەنجامەیەن و چەند جارێکیش لە مەخمور لە کوڵۆجۆ لە چەند ناوچەیەکی دیکە کۆپتەر بینراوە. ئایا بۆچوونی بەرەستان لەوبارەیەوە چییە؟ ئەمە دیارە ئەم بابەتانە زۆر لە ڕاگەیەندەکانە ئەوروژێنرێن و زۆر قسەیان لەسەر ئەکرێ، بەڵام من پێم وایە ئەمە زیاتر ئەرکی ئەو دەستگایانەیە کە ئەتوانم بڵێم ئەمنی قەومی هەرێمی کوردستان یان ئەمنی قەومی عێراقیان لە ئەستۆدایە و ئەمە زیاتر ئەرکی هێزەکانی ئیستیخباراتی عەسکەریە کە زانیاری گرنگ زیاتر لەسەر ئەم بابەتانە کۆ بکاتەوە لەبەر ئەوەی ئەمانە ڕاستە بینراون بەستا ئێستا بە هیچ شێوەیەک نەسەلمێنراوە. ئایا ئەمانە بە چمە بەستێک لەو نەوچانە بوون؟ بەڵێ کاک بەڵام بۆ چالاکوانان و ژمارەیەک لە پەرلەمانتاران هۆشداری دەدەن لە تاریبێکی نوێ بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر هەندێک ناوچەی هەرێمی کوردستان و باس لەوەش دەکرێت ئەم هێرشانەی داعشیش لە چوارچەوەی ئەو تعریبەدایە. ئایا ئەمە تا چەند ڕاستە و بۆچوونی بەڕێستان لەوبارەیەوە چییە؟ ئەمە دیارە ناتوانرێن کولی لێ بکرێ، بەس ئەبێ ئێمە ئەوەش بزانین کە لە ناو برا عەرەبەکانیشا خەڵکانێکی میانڕەو هەیە و خەڵکانێکیش هەیە کە بەجددی ئێستش بەو عەقڵیەتە بیر ئەکەنەوە کە ئەوان ئەتوانن سنووری جوگرافیای هەرێمی کوردستان بسڕنەوە یان ئەتوانن کورد لە ناو بەرن و ئەمە پێم وایە عەقڵیەتێکیان بیرکردنەوەیەکی هەڵەیە لەبەرەوەی ڕژێمی بەعەز بە دڕندەیی خۆی نەیتوانی و سنوور بۆ هەرێمی کوردستان دیاری بکاوە نەیتوانیەوە کورد بسڕێتەوە. لە ئێستادا ئەمە زۆر مەحاڵە و کارکردن لەسەر ئەمە هەڵەیە، بەڵکو
ئەوەی کە ئێستا خەڵکی عێراق بەگشتی و خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوان یەکەن کە هەم لە حکوومەتی ناوەندووانە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتی زیاتر و ئاشتی و سەقامگیریە بۆ عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی. پێکەوەبوونی هێزەکانی پێشمەرگە، هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان، هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوەبوونیان لەم هێرشانەی داشا و بەرپەرزانەوەی هێرشەکانی داعش چۆنە و لە چه ئاستێکدایە؟ ئایا تا چەند گرنگە ئەم هێزانە بەیەکەوە بن؟ دیارە ئێمە نابێ ئەومان لەبیر بچێ کە هێزی پێشمەرگە بە سەرجەم ئەوەی کە ئێمە پێی ئەڵێن هێزی پێشمەرگە و بە پێشمەرگە ناویە بین ئەمە هێزی پێشمەرگەی کوردە و هی کوردستانە. قەینا ئێمە ئێستا ئەوە هەیە کە ئەڵێن هێزی هەفتا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتیە کرێ و هێزی هەشتا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە و هێزەکانی وەزارەتی پێشمەرگە لەلایەن حکوومەتەوە. بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ئەمانە هەمووی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەمانە هەمویان بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان دروست کراون. ئەوەیش کە باس ئەکرێ پێم وایە هەندێک لەو تێنەگەیشتنە لە بابەتەکە و هەندێکی شەتوانم بڵێم لە دڵخۆزیە کە پێیان باشترە ئەم هێزانە سەرجەمیان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەدا کۆ بکرێنەوە بۆ ئەوەی بتوانرێ زیاتر خزمەتیان پێ بکرێت و ئەوانش بتوانن زیاتر خزمەتی هەرێمی کوردستان بکەن. توانای هێزەکانی پێشمەرگە لە ئێستادا لە چه ئاستێکدایە کاک باڵان بۆ بەڕێزت وەکو ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان ئەگەر وەڵامی ئەوم بیتەوە و لە ئەنجامی تێکنشکانی بڵین ئەو هێرشانی چەکدارانی داعش ئایا هێزی پێشمەرگە داوای هاوکاری لە هێزی دیکە کات بۆ نمونە هێزەکانی هەپەگە ئەمڕۆ ئامادەی خۆیان دەربڕیوەکە ئامادەی هەموو هاوکاریکی هێزەکانی پێشمەرگەن ئایا ئەم هاوکاریە تا چەند ڕاستە و تا چەند دروستە؟ ئێمە سوپاسی هەموو لایەکەکەینەوەی ئەوانەی کە پێیان باشە هاوکاری هێزەکانی پێشمەرگەی کوردستان بن و دەستخۆشیش لە هەموو ئەو وڵاتانەکەین کە هاوکار بوون هەم لە پلاندانان بۆ یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و هەم لە هاوکاریەکانیان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی ئازا و شۆڕژگەر بووە و ڕابردووش ئەمەی سەلماندووە و ئەشتوانم بڵێم لەم دوایانەشدا ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش کە ئەتوانم بڵێم پشتی شێری تێکشکاندنەکەیان تێکشکاندنی گروپی ڕێکخراوی تیرۆریستی داعش ئەگەڕێتەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان سەلمێنەری ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکە توانایەکی لە حەد بەدەری هەیە. بەڵام نابێ ئەوشمان لەبیر بچێ هێزی سەربازی لە هەموو دنیادا هێزێکی مستەهلیکە یعنی دایم چۆن ئەڵێ لە ئەوایە کە سەرف ئەکاوە پێویستی بە ئیدامەدانەوەی بەردەوام هەیە و پێویستی بە بودجەیەکی تایبەت وتوانم بڵێم بودجەیەکی گەورە هەیە. ئێمە لەوانەیە لە هەرێمی کوردستاندا بەهۆی ئەو قەیرانە دارایانەی تووشی ئەتوانم بڵێم جیهان و تووشی عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی بوویەوە نەمانتوانیوە سەرجەم ئەو پێداویستیە سەردەمیانەی کە هێزە سەربازیەکانی دنیا بەکاری ئەهێنن ئێمە بۆ هێزی پێشمەرگەی کوردستانی دابین بکەین و ئەمەش شتێکی زۆر ضرورە و ئەوەشمان لەبیر نەچێ هێزی پێشمەرگە پێویستە بە بەردەوامی لە مەشق و ڕاهێنان دابێ هەروەکو بینین لە بیدایەتی دروستبوونی گرۆپی ڕۆکراوی تیرۆریستی داعش تا ئەو کاتەی کە ئێمە ڕاهاتین چۆن لەگەڵ ئەم گروپە شەڕ ئەەکەین ئەتوانم بڵێم ناڕەحەت و هەراسان بووین بەس دوایی کە فێری چۆنێتی تاکتیک و پلانەکانی ئەوان بووین زۆر بە ئاسانی ئەمانتوانی هەم گیانی پێشمەرگەکان و هەم زەرەر و زیانەکانی هەرێمی کوردستانی شکەم بکەینەوە. لە ئێستادا گروپی ڕێکخراوی تیرۆریستی داعش پلانی خۆیانیان گۆڕیوە لە شەڕی جەبهەییەوە بۆ شەڕی پارتیزانی و ئەمەش پێویستە هێزەکانی پێشمەرگەی کوردستان کار لەسەر ئەوە بکەن کە چۆن بەرەنگاری ئەم کردا تیرۆریستیانە بن کە گروپەکانی چەکداری داعش بە شێوەی پارتیزانی بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەنجامیەدەن. بەڵێ ڕۆڵی پەرلەمان لە ئێستادا چییە؟ ئایا پەرلەمان بە ئەرکی خۆی هەستاوە لە ئاکامی هێرشەکانی ڕێکخراوی تیرۆریستی داشە؟ دیارەتوانم بڵێم ئەرکی پەرلەمان چاودێری کردو بە دوادا چووناوە ئەتوانم ئەوەش بڵێم کە پەرلەمان بە هەمان شێوە ئەرکی یعنی تەسبیتکردن یان بڕیاردانە لەسەر بوجەوە دەرچواندنی یاساکانە ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان
سەبارەت بەم بارودۆخە نەخوازراوانەی کە لەم دوایەدا بەداخەوە پەریان سندووە بە دوواداچوونی لیژنەی پێشمەرگە بووە بۆ سەنگەرەکانی بەرگری هێزی پێشمەرگەی کوردستان و ئێمە توانیمانە لە سەرجەم ئەو سەردانانەدا بۆ سەرجەم میحوەرەکان هەموو ئەو توانم بڵێم کەم و کوڕیانەی کە لە سەنگەرەکاندا هەیە و توانین بڵێ لە تەجهیزاتی ئەسکەری هێزی پێشمەرگەدا هەیە هەمووی دەستیشان بکەین و بیکەین بە راپۆرتێک بۆ ئەوەی داوا بکرێ لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو اتفاقانەیان بۆ دەستەبەر بکات. بەڵێ ئەو کەم و کوڕیانی کە دەستنیشانتان کردووە ئایا تا چەند ئەو کەم و کوڕیانیان بۆ دەستەبەر کراوە بە تایبەت لە ئێستادا کە ئەوە ماوەی هەفتەیەکە شەوانە ڕێکخراوی تیرۆریستی داعش هێرشەکاتە سەر هێزەکانی پێشمەرگە؟ ئەتوانم بڵێم یعنی ئامادەسازیەکی بەو شێوەیە نەکرابوو چونکە بەداخەوە هەم توانم بڵێم هاوپەیمانان و هەم عێراقیەکانیش بە گشتی و هەرێمی کوردستانی شێمە توانم بڵێم بەو شێوەیە بیرکرابوویەوە کە گروپی تیرۆریستی داعش بە تەواوی لاواز بوون و بەرەو لە ناوچوون ئەچن بەڵام بەداخەوە هەروکو ئاماژەم پێدا تەئەخیر دروستکردنی ئۆپراسیۆنەکانی بینی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی ناوەند بوو بەهۆی ئەوەی کە زۆنێک دروست ببێ کە گروپی تیرۆریستی داعش بتوانن خۆیانی تیا ساز بدەنەوە و دەست بکەنەوە بە کردەوە تیرۆریستیەکان. هەر لەبەرەوەیە یعنی توانم من لێرە زۆربەی زیانەکان بۆ ئەوە بگەڕێنەوە کە ئەو سەنگەرانەی کە ئێستا ئێمە لە پێشەوە ئەمانە سەنگەری بەرگریە بۆ شەڕی جەبهەیی نەک سەنگەری بەرگری بێ بۆ شەڕی پارتیزانی. بەڵێ هاوبەشی سوپای عێراق لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە لەو هێرشانەیە تا چەند گرنگە؟ طبعا ئەم هەماهەنگیە زۆر گرنگە چونکە ئێمە نابێ ئەوەمان لەبیر بچێ هەم ئێمەش و هەم ئەوانشی کە لە عێراق حکومڕانیەکەن هەرێمی کوردستان و ناوەند دەستورێک بەیەکەوە بەستوینێتیەوە و بە پێی ئەم دەستورەش پێویست لەسەر هەمومان سەروەری خاکی عێراق بپارێزین. بەداخەوە ئێمە توانم بڵێم لە ئەنجامی تێنەگەیشتن و لە ئەنجامی خەمساردی ئەو فەراغە دروست بووکەوە کۆڵم شەکدارانی داعش توانیویانە خۆیانی تیا ساز بدەنەوە. بەڵێ کاک باڵان بۆ بەڕێزت وەکو ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان پەیامت بۆ هێز و لایەنە سیاسیەکان چییە؟ بە تایبەت لە ئێستادا ئەبێ ڕۆڵیان چۆن بێت بە تایبەت لەم هێرشانەی داعشا کە لە ماوەی ڕابردوودا بینران؟ دیارە من وەکو ئاماژەم پێدا هێزی پێشمەرگەی کوردستانە نەک هێزی پێشمەرگەی هیچ کەس و هیچ لایەنێک و ئەم هێزە ئەتوانم بڵێم لە خۆبەخشەوە دروست بووە و ئێستا شەما هێزێکی خۆبەخشە و ئامانجی ئەم هێزە ئامانجێکی نەتەوەیە ئەویش بەرگریکردنە لە مافی ڕەوای خۆیان لە خاک و لە نەتەوەکەیان. بۆیە ئێمە وەکو هەمومان ئەبینین کاتێک نەیارەکانی کورد پەنایان بردووەتە بەر ئەوەی کە شەڕ بەرامبەر بە کوردکەن بیریان لەوە نەکردوێتەوە ئەمە کام لایەنە ئەوە کام لایەنە ئەمە کام دینە ئەمە کام دینە بەڵکو بە وەکو کورد سەیری هەمویانیان کردووە. بۆیە زۆر گرنگە سەرجەم لایەنە کوردستانیەکان لێرەدا ئێمە خۆمان ئەگەر لە ناو خۆمانایەک بین پێم وایە کەس ناتوانێت درسقاتە بینمانەوە بەڵام ئەو درزانە خۆمان دروستمان کردووە بە هیوای ئەوەم هەمومان کوردانە و نەتەوەیانە بیر بکەینەوە هەموو ئامانجەکانمان بۆ ئەوە بێ کە ئێمەش بتوانین وەکو هەموو نەتەوەکانی کە خاوەنی خاک و خاوەنی ئاڵای خۆمان بێت. بەڵێ سواس بۆ باڵان بۆ محەممەد ئەندامی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بکات.